بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەی یادی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەری ڕێزدا ئەنین بۆ تەواوی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەس و کارە سەربەرزەکانی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان هیوادارین ئەم ڕێبازە بەرنەدەین بەڵێن ئەدەین هەتاوەکو ئەو ڕۆژەی لە حەیاتان مابین ڕێبازە پیرۆزەکەیان بەرنەدەین. لەم یادە پیرۆزەدا لە 21 یانزە کە ڕۆژی شەهیدانی یەکێتیە هاتوونەتە سەر هاتوونەتە بەردەم پەیکەری شەهیدی فەرماندە و یەکەم ڕێخستنی ناوچەی قەرەداخ و مەسۆیی شەهید مەلا ئەحمەد مەسۆیی و لەم ڕۆژە پیرۆزەدا سەری ڕێز و نەوازش دانەوێنین بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی